سڵاو لە هەموو هاوڕێیانی بە خێوکەری باڵندا چای هەمووتان ماچەکەم ڕێز و سڵاومێ بۆ هەموو لایەک بەڕێزان ئەمڕۆ 16 چواری 2020 کاتژمێر 9:34 دقەیە بەڕێزان چای هەمووتان ماچەکەم و هیوادارم هەموو لایەک دەستاق و تەندروست باش بێت. چەند برادێک لەم یەکردوو ڕۆژەی پێشووە داوای بابەتێکیان بێ کردین کە باسمان کردو لەو پێش کەناری مۆزاییک چۆن ڕەنگی پێ ئەیرێت. هەوڵێم بە کورتی باسی بکەم لەم لایڤا بە کە خۆم بەس خۆمی بینن دوایی تەڵەن ئەیکەمەوە کە ئەتوانن هەمووتان بیبینن. بەڕێزان کەناری مۆزاییک ئەبێ مێ کە جووتی ئەەکەی 2 هەفتە پێش ئەوەی جووتی بکەیت بە هیچ شێوەیەک نابێت هیچ جۆرە ڕەنگێکی بیرێتێ. ئەیتر ڕەنگەکە کەرەوزە، ڕەنگەکە شویتە، گوێزەرە، چەوەنەرە، بیبەری سوورە، بیبەری سەوزە، بە هیچ شێوەیەک زەردێنەی هێلکەی کوڵاو ئەگەر هێلکەکە سروشتی نەبێت، یعنی هی مریشکی کوردی بێت و کە هیچ مەوادێکی ڕەنگی نەیرابێتێ بە هیچ شێوەیەک شێلم تۆ شێلم بە هیچ شێوەیەک ئەمانە نابێ بیرێتێ بۆ ئەوەی ئەو ڕەنگە سوورەی ئەو ناوچەکانی کە تایەتی ماسکە سەرشانێتی سەر پشتێتی سینێتی وینێرەکان بە جوانی دەرکەوێت و بەشەکەی کەی هەمووی بە سپێکی ساف دەرچێت. واتە کەناری مۆزاییکی سوور، کەناری مۆزاییک بە هەموو شێوەکانیەوە، ئیتر زەردە، سوورە، میلانینە، ینی ئاغاتە، ئۆپالە، بلا هەرچی جۆرێکی مۆزاییکێ ئەم یاسایی بەسەرا تەطبیقە کرێت. مێکان 2 هەفتە پێشەوەی جووتی بکەیت بە هەموو شێوەیەک هەموو ڕێنێکی لێ نابێت بە هیچ شێوەیە نابێ هیچ ڕێنێکی بیرێت یا هیچ خۆراکێکی بیرێتێ کە بیتاکارۆتینی تیابێت کە ئەمیش ڕەنگە کە ئێمە پێڵێن کاڵێن ڕەنگ ینی ئەوەی تیابێنی ڕەنگی تیابێت لە سەوزە بێت، لە میوە بێت، لە تۆشێلم بێت، لە زەردێنی هێلکە بێت، لە هەر شتێکە ڕەنگ هەبێت، پەتاتە بێت، لە هەر شتێکە ڕەنگ هەبێت نابێت بیرێتێ. دوای ئەوە کەمێکە هێلکەی کرد، کەمێکە هێلکەی کرد بەی ئەتوانی مەسەن بڵین ئێمەوا بڵین لە 2 هەفتە پێش ئەوەی جووتی بکەیت هەتاوەکو مێکە توولەک ئەکات، ینی هەتا جای ئەەکەیتە لە نێرەکە بە هیچ شێوەیەک نابێ هیچ شتێکی بینێ کە ڕەنگی دیابێت، چکە کە بێچوو ژەڵاو بێچووی کەناری مۆزاییک بە هەموو شێوەکانیەوە لە یەکەم ڕۆژی هەڵهاتنەوە بڵین 42 ڕۆژ ئەبژێرین، 42 ڕۆژ ئەبژێرین. لەم 42 ڕۆژە بە هیچ شێوەیەک نابێت هیچ شتێکی بیرێتێک لە هەڵهاتنەوە لە تاجیاکردنەوە ئین 2 هەفتە پێش جووتکردن، دوای ئەوەی بێچوو هەڵیێت، دوای ئەوەی بێچۆکان جیا ئەکەینەوە تا تەمەنی ئەبێ بە 42 ڕۆژ بەرەوسەرەوە، یعنی بە خێوکەر ئەتوانێت لە دوای 42 ڕۆژ هەر شتێکی باتێ ڕەنگی تیابێت، ئەتوانێت لە دوای دوومانیشەوە ینی 6 ڕۆژیشەوە ئەوەی باتێکە ڕنگ دەرەکەوێت. گرنگ ئەوەی تا 42 ڕۆژ ڕنگ و هەر شتێکی نەیرێتێ ڕەنگی تیابێ. بۆچی کە نابێ ئەمەی تیابی بیرێتێ؟ لەبەر ئەوەی ئەگەر هاتوو هەر شتێکمان یایە ڕەنگی تیابوو ئیتر سەوزە بێ، میوە بێ، ڕنگ بێت، ئەو ڕەنگەی کە با بڵین کە ئەکرێتە سریلاکەوە یا لە ڕێگەی ئاوە ئیرێتێ یا گوێزەر بێ یا تۆشێلم بێ هەر شتێک بێ، ئەو کاتە هەنێ بەشی سەر باڵەکانی یاخود ڕەنگە سوورەکە یا زەردەکە بە پێی ئەو ڕەنگانی کەناری مۆزاییکی سوورە یا زەردە ڕەنگەکان بڵین ڕەنگە زەردەکە یا سوورەکە لە کۆمەڵی شوێنە دەرەکەوێت کە ئەم شوێنانە نابێت دەربکەوێت. بۆ نمونە ئەم کەناری مۆزاییکە مازانین تا قیناعەکەی با بڵین ستاندارد بێت، سوور بێت، جوان بێت، سپیەکانی بە تەواوەتی سپی بێ، ڕەنگی تیانە بێ ئەو شوێنانەی کە سپیە ئەگەر بێت و ئێمە یامانێ لە هەچ قۆناغێکە لەمەی کە ئێمە باسی ئەەکەین ڕەنگی بڵین نەگونجانی ڕەنگەکە لەو شێوانە دەرەکەوێ. ئێمە هەنێ جار مۆزاییک ئەبینین لای هەنێ بە خێوکەر سەی دەکەی لە پەڕە سپێکەشیا ڕەنگی کە هەیە، مەسەڵەن لەسەر شانێتی زۆر ڕۆشتووە تا سەر کۆتایی باڵەکانیەت. ئێمە باسی ئەومان کردو ستاندارد، بەڵام ئێمە بابەتەکەمان بەس باسکردنی خۆراکە بۆ ئەوەی ئەم کەناریە ئەم ڕەنگە تەواوە سوورەکەی یا زەردەکەیە بە جوانی دەرکەوێت.
بە جوانی دەرکەوێت و سپیەکەش هەمووی بە سپی بمێنێتەوە چکە جوانی کەناری مۆزاییک لەوایە کە یعنی کاڵین سپی ئێمە باسی کەناری مۆزاییکی سوورەکەین کاڵین لە ڕەنگەکانی کەشا بۆ نمونە ئاغاتە ئۆپاڵە حەج ڕەنگێکی کە بێت ئەو ڕەنگە زۆر نەڕوات ینی لەو سنووری کە دانراوە سەر شانەکانی بە جوانی وەکو پەڵەیەک بێەوەی دیار بێ ماسکەکەی جوان بێنی قەناعەکەی جوان بێت سنگی نێرەکان تۆزێک سوورایی تیا بێت مێکان تایە نەبێت سەر پشتی نێرەکان تۆختر بێ مێکان زۆر تۆق نەبێت ینی ئەمە هەمومان ئیزانین لەبەر ئەوە بۆ ئەوەی ئێمە مەبەستەکەمان لەسەر خواردنەکەیە خواردن بە کەناری مۆزاییک بە کەناری مۆزاییک بە هەموو جۆرەکانیەوە لە مێکە 2 هەفتە پێش جووتکردن نابێ هیچ شتێکی بیتێ ڕەنگی تیاابێ ڕەنگ ینی بیتاکارۆتین بیتاکارۆتین یعنی ڕەنگی سروشتی بێت کە لە سەوزە و میوە و لە هەنێ خۆراکە هەیە یاخود بە ڕەنگیت ئەوە بێ کە دروست کراوە ئەیەیتێ ئەیکیتە بە هیچ شێوێ نایبێت تەنانەت سپێنە یەرکەی نابێ بیتێ و کووتمان نابێت شێلمی بیتێ کە دوای ئەوە مێو نێرە لە کەناری مۆزاییکە هەتاوەکو جای ئەکەیتەوە بە هیچ شێوێ ڕەنگی نایدێتێ بێچوش لەو ڕۆژەوەی کە ئەبێ لە دایک با بڵین هەڵیەت 42 ڕۆژ حسێ بەکەی تا 42 ڕۆژ بە هەمان شێوەی هیچ ئەمانی نایتێ لە دوای 42 ڕۆژ ئیتر ئەتوانی هەر شتێکتەیە بیتێ گرنگ ئەوەیە تا 42 ڕۆژ نەیتێ تر 45 ڕۆژ ئەیتێ دوای ئەوە 50 ڕۆژ ئەیتێ 55 60 65 هەفتا ڕۆژ بیتێ ئاساییە گرنگ ئەوەیە تۆ تا 42 ڕۆژ نەیتێ بۆی ئەو ڕەنگی کە ئیتێ لە ڕێگەی سەوزەوەیە لە ڕێگەی هەر شتێکی کەوەیە لەو شوێنانە دەرنەکەوێت کە نابێ دەرکەوێت هەز بە ڕێزێکیش پرسیاری چێ بێ لەسەرەمە ئێمە لە خزمەتتانان و ئەتانخێنە سەر چاومان ئەمە وەڵامی و پرسیارەیە کە کۆمەڵێ برادەر کردبوویان ئەجا ئەگەر بینە سەر کەناری کە مەسەڵەن بڵێن کەناری ڕێت فاکتەر کاڵێن وتمان ڕێت فاکتەری تر ڕێت با بڵێن کەناری ڕێت بڵێن ڕێت ئەگرێتەوە کە کەناری سوورەکە ڕێت بلاک ئەگرێت بلاک تەمان ڕێت بلاک و بلاک ڕێت فەرقی نییە با بڵێن ئێزابێلە ئێزابێلی سوورە با بڵێن نارنجیە کشمیشیە خەنەیە ئەمانیکەی کە مۆزاییک نین بە پێچەوانەوەیە ئەبێت تۆ لە 2 هەفتە پێشێلکەدانان ئەم کەرەوز و گوێزەر و ئەوانەی بیتێ بووی ڕەنگەکە لە کچێتە ناو لەگەڵ مێکە کە بێچۆکە دروست بوو لە ناو وەری بگرێت جوانتر دەرەکەوێت دوایی ئەشتوانی بەردەوام بیت هەتا مەسەڵەن تولەکە کاو لە تولەکیش بەردەوام بیت کە تەیرەکە تولەک تەواو بوو پاک بووەوە ئەنجا ئەتوانی ئەمە ببڕی و نەهێتەی تر کەواتە ئەمە جیاوازی نێوان کەناری مۆزاییک و کەناری کەیە کە بمانێ ڕەنگی بینێ هیوادارمە کەسێکیش پرسیاری هەبێ من لە خزمەتانەم و بە نووسین وەڵامتانەیەمەوە بە پێی کات و توانە من لە خزمەتانەم و چای هەمووتان ماچەکەم